لەگەڵ بەڕێز جەمال سعدۆ فەرماندەی هێزی پێشمەرگەی پاراستنی ژینگە لە زاخۆ لەگەڵم دەبێ قسە دەکەم. کاک جەمال ئەم کاتت باش ئەمڕۆ ئاماری دەستگیرکردنی ڕاوچیەکانتان ڕاگەیاند، بەڵام پێمان بڵێ ڕێکارە یاساییەکان کە بەرامبەرە و ڕاوچیانە دەگیرێنە بەر چین، چونکە ئێوە هەموو ساڵێک ڕای دەگەێنن کە ئیدی ئەم کاتە قەدەغەی ڕاوکردنی ماسیە، بەڵام هەندێک بەردەوام دەبن لە ڕاوکردنی ماسیەکان. ولی برای خوشحال بیم راستی سبری که مهوانم لاستودیو کردستان 24 لیدارا سربخوی زاخو یا دیاره، یعنی دی فیاسا 48 یا سال 76 هر سال 5 هیوا 3 حتی 15 6 دمی زیده بینا ماسیانه، یعنی همیشه وقتی که راف کردن ماسیا قدغه دوی ورزیده گوش 5 هیوا 3 حتی نوکه دمی نوکه تدا، یعنی ما 129 سرپیچکاری دسته سر کردین، اولی همیت رابینا گرتنا ماسیا توی ورزی قدغه کردن و اف همی سرپیچکاری تجی یتهاتین روانه کردن با بارگاه هزاده که و پیرابون یت همیش جهاتین ورگرتنه. بله بەراورد بە ساڵی ڕابردوو ژمارە و کەسانی کە دەستگیرتان کردوون یاخود سەرپێچی کاران زیادی کردووە یا کەمترە؟ اكيد يتزياد كرين، يعني كان براود دیگه سال در بازوی بکن اف سال در رجا کو سرپیچکارا یا زورترش سال در بازوی اوجی بهند ودگرت اشیم بجم تا بیجن کو ما حتی نوکن نزانیه کو بشوکا یا جیب تورات اوی ماوی قدقه کریدا یا قدقه اجبر هنده جی کو اف کسی سرپیچکار اوی تاتین دست سرکنی و ما پیرابونی تل جوار گتین او اوی کیت بیشین، یعنی بیشین من نزانیه بشوکاجیا قدقه بس دست بیکا 5 هیوا 3 کو دمی فرمان گشتیم ما کو هر سال جدوی دوی معایدات گرد ما هم پریکا دستگاه تواگهاندنی هم پریکا مال پرک ما هیل هزادهو که پشمرگی پاراستنا جنگل همی طورت کمالاتی هم بلاوت کیم با همی حوالاتیت خواهیم راستی جف ساله کم بەراوردی گەساڵی دەرباز بوو بکەین بە سەرپێچکار زۆرترە. زۆر باشە کاک جەمال، ئێوە وەکو هێزی پێشمەرگەی پاراستنی ژینگە جگە لە بڵاوکردنەوە و ڕاگەیاندنی کاتی قەدەغەکردنی ڕاوی ماسی چ ڕێگایەکی تر دەگرنە بەر بۆ چاودێریکردنی بەنداوەکان ئەو سەرچاوە ئاویانەی کە ماسییان تێدایە بۆ ئەوەی کە دەستی سەرپێچی کاران پێی نەگات؟ ینی بینیمان لە دەربەندی خان بە ڕێگەی کامێرەی چاودێریەوە چاودێری دەکرێن. بله. ابخوا سنوری پارێزگاها دهوکی و حتی اداره سر بخوی زاخوشی هم سکری میسل و همی روبارد که ماسی تدا ملویری وکو هزا دهوکی ما خالد خواجهت هین سنوری پارێزگاها دهوکی و حتی اداره سر بخو الویری ما مفرزی گروکت هین چاودیریا اوان سکرات کن اوان ریبارات کن دا کو سرپیچیل سر نیتکنش بر کو سنوری که گلکی برفره راستیجی مفرزید میاد گروه همی جایی که بالاون و دیف پیزانی گهن مکو سر پیچیل سهل کلی بد کرنی کو سر گرتن ماسیا بد یا جی برینا داره تر بد یا جی کشتن گیانه ورا بد هر یک سر اف مفرزید میاد گروه آماده نه کو بشن اوی جه دیار کری کو بشن اوان سر پیچکارا دست سر بکن اوی سر پیچی سر جنگهید کن. بله. باشه کاک جمال اوانی که زیاتر دستگیریان دکن فرۆشیارانی ماسین ڕاوچیانی ماسین یان هاوڵاتیانن یان گەشتیارن کێن ئەوانەی لەم کاتەدا ڕاوی ماسی دەکەن؟ ئەوێ جارێ نوکەت وی وەرزیدەمە دەستە سەر کرین هەمی پڕانیەوە ناوێنێت گۆ شوکا و تۆرا ئەوان ماسیات گرن و ئەوەژی بازرگانی تێدا هەین و ئەوێت بازرگانت گەلوانەدا ما پێڕابوونێت گەلێکی توندێت جێوەرگێتین ئەوێت دیترێژی هم گل کلو پلیتون هم گل ترمبیلون مالبارگاه هزادهو که دست سر کنیم با موقعی که دریجی دل ورمینن و سوزنامه سر این چی کرنه که دوباره اوی سرپیچی انجام ندم راستیجی هندی سرپیچ کارت ما دست سر کنیم یعنی که دوباره اوی سرپیچی که بد پشتی ما دست سر کنیم اف حالت گل نکت کامل یعنی تنی جاره که اول کوی سرپیچی کردیش لای ما باهاتین گرتنه. بله. کاک جەمال سەرپێچیکاران بە چی سزا دەدرێن؟ ئایا سزای مادی دەدرێن یاخود ڕێنمایی
دەکرێن یاخود بەڵێ نامەیان پێپڕ دەکرێتەوە کە جارێکی دیکە لە مەرزەدا ڕاوە ماسی نەکەن ڕێکارەکان چین؟ ئەوخوا من بەرینوکەژی ئاماژە پێ کرد و کەسێت بازرگان ئەوێت و ماسیات گرن بۆ بازرگان مەرەمێت بازرگانیکردنی و فروتنا ماسیا ئەوە تێنە ڕەوانەکردێ بۆ دادگەهێت دیف یاسای تعامل گەل تێتکردن و ئەوێ دیژی و جارێکی بتنێژی چوو بێت یانژی پێزانین سەر نەبن و دوی وەختیدا قەدەغەیە یانژی کەسێک بت کوژ دەرڤەی هەرێما کوردستانی بێت یانژیش شوارێکی دیتر هات بت و الڤێرێ ڕاوا ماسیا کرد بێت vêrê soznamek sertê çêkirine û ku min berî nûkê amaje pê kir ku ew kel û pelîtgel da jî hemîş damevetîne desteserkirin rastî jî min divê dest îşaretê amaje xaleka dîtir bikim ku xelkî me nav van sal û bîst û neh kesa davêt me desteserkirin kesê hindekî şwana ser pêçkar ehtimale yet Kerkûkê yet Silêmaniyê têda yet Helepçeyê têda yanî hemî şarê Kurdistanê قصد سکری میسل کن بو مرما هم گشت کردن و هم جی راف کردن ماسیا زۆر باشە دەستان خۆش بێ بەڕێز جەمال سعدۆ فەرماندەی هێزی پێشمەرگەی پاراستنی ژینگە لە ئیدارەی سەربەخۆی زاخۆ لەگەڵم بووی سپاس